بەشداریمان کردو وەکو ئافرەتێک حەزەکەم کە هاوکاری ماڵەوە بم، هاوکاری هاوسەرم بم، کە بتوانم کە پشتگیری خۆم بکەم، پشتگیری ئافرەتی تر بکەم کەوەی کە لە ماڵەوەی ناتوانێت بێتە دەرەوە، کە بۆی من ببینێت بتوانێت تەشجیع بکرێت بێتە دەرەوە و کارێک ئەنجام بدات و کە چاوەڕێی کەس نەکاتن، هەر خۆی بۆ خۆی بەسیقەوە بێتە بازاڕەوە. بەتەکید ئێمە وەکو گروپێکی خانمانین لێرە بە سەرۆکەکەشمان ناوی دادەباخچەیە، پاڵپشتیمان زۆرەکە بەڕاستی زۆر هەوڵمان لەگەڵا ئەدات و هاوکارمانە و کارمان بۆ ئامادە ئەکاتن هەموو جێگایە کە ئێمە لەگەڵیا ئەڕۆین. ئێمەش هەرکەس وەکو خۆ ئافرەتێک سیقی بەخۆی هەیە و لەناو بازاڕەکە ئیشەکەی نور کەس و کاری خۆی، کارەکەی من شوشەواتە باڵەیە گشتی ینی ئۆروپیە، شتەکانش جوانە و جیاوازە، مەسەڵەن قاپەکان بۆ نمونە شێوەی میوەیە، شێوەی ئاژەڵ و شتە، ینی جوانکاریەکە بۆ ناو ماڵی ئافرەتیش حەزی بۆ شتانە هەیە زۆر. پێشانگەکەمان بە هاوکاری جەنابی پارێزگا کراوەتەوە، هاوکاری کردوین و ئەم پێشانگەیە زیاتر بەتایبەت بۆ خانمانە. خانمان بۆ یەکی وەکو خۆم کاری دەستیەکەم، ئیشی دەستیەکەم لە ماڵە دروستێکم وێم لێرە ساغێکەمەوە لە پێشانگەکان، بازارەکان و پێشتر بازاریشمانەیە، پێنجشەمە و جومعە لێرە بازارمان هەیە بۆ خانمان کراوەتەوە.